خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان دژ بە دەرەنجامی هەڵبژاردنەکان لەلایەن گروپەکانی حەشدی شەعبی بەردەوامە. پێیان وایە لە هەڵبژاردنەکەی 10 ئۆکتۆبەر غەدری زۆریان لێ کراوە. دەستی دەرەکی بە هاوکاری مستەفا کاظمی دەنگەکانیان لێ زەوت کردوون. للأسف الشديد نقول المفوضية بەداخەوە دەڵێن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان پابەندی پیشەیی بوونی خۆی نەبووە، هەروەها حکومەت کاردانەوەی نەبووە. بەڵام ئێمە هەمومان بڕوامان بەخوددا هەیە پاشان بە دادگاکانی عێراق لە گەڕانەوەی دەنگەکانمان. هەموو جیهانشایەتی پاچی و بێگەردی دادگاکانی عێراق دەدەن. ولنا أمل فيه أن تعود أصواتنا. خۆپیشاندەران چەند خاڵێکیان هەیە بۆ ڕاستکردنەوەی ئەم دۆخە و ڕازیکردنی هەموو لایەنە ناڕازیەکان هاوکاریش دەبن لە پێکهێنانی حکومەتێکی بنکەفراوان. أولا العدو الفرج اليدوي، ثانيا إذا لم يحصل یەکەم ژمارنەوەی دەستی دەنگەکان، دووەم ئەگەر ئەوە نەبێت ئەوە پەنا بۆ بە ئۆپۆزیسیۆن بووندژی حکوومەت و هەڵبژاردن دەبین. سێم و گرنگترینە سزادانی ئەو کەسانەی کە فەرمانی تەقەکردن لە خۆپیشاندانەکانی ئێمەیاندا. داوا لە ئەنجومەنی دادوەری دەکەین سزایان بدات. هەروەها داوا لە ئەنجومەنی دادوەری دەکەین کە خۆیان بێن و ئەم کێشەی نێوان خۆپیشاندەران و حکوومەت و کۆمیسیۆن چارەسەر بکەن. الثاني من المجلس القضاء الأعلى أن يتدخل ويحكم ويفصل بيننا وبين المفوضية. لە هەفتەی چوارەمی خۆپیشاندانەکان کە لە ژێر ناوی هەفتەی پێداگیری بوو، ڕێوشوێنێکی ئەمنی تون گیرا بۆ بەر جگە لە بڵاو پێکردنەوەی هێزێکی زۆری پۆلیسی چالاکە مەدەنیەکان، ڕێگاوبان و چەند پردێکی نێوان کەرخ و ڕسافا با کۆنکرێت داخرابوو. خۆپیشاندان و ناڕەزایەتەکان لە بەردەم دەرگای ناوچەی سەوز پێنایە هەفتەی چوارەمی لە دژی دەرەنجامی هەڵبژاردن و هەژمارە دەستێکە. خۆپیشاندەران داوای ئەوە دەکەن یان هەڵبژاردنەکان هەڵوەشێتەوە یان جارێکی تر سندوقەکانی دەنگدان بەدەستی هەژمار بکرێتەوە. گەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ئەوە ئۆپۆزیسیۆن بوونیان هەڵدەبژێرن. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.